ئێوارەتان باش سامان بەشاردین بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. جموجوڵەکان بۆ ڕێکەوتن لە نێوان هەولێر و بەغدا هەر بەردەوامە. ئەمڕۆ شاندێک چۆتە بەغدا بۆ ئەوەی کە لە نزیکە و لەگە وەزارەتی دارایی حکوومەتی عێراقدا بنیشن لەسەر کێشەی موچەوەروەهاداتی نانەوتی گفتوگۆ بکەن. هەرچەندە لە کۆبوونەوەی سێشەم ینی لەم هەفتەیە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراق هیچ بڕارێکی لەبارەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان نەدا. داوای کێرە و لیژنەی کە چوار لیژنەی کە بۆ کارسەکنی کێشەکە لە ئارا هەیەن کارەکانیان درێژ بکرێتەوە بۆ ئەوەی بگەنە ڕێکەوتن. ینی قسەی نوێ ئەمڕۆ کە هەبوو ئەوە بووکەوە نەوتی وەزیری نەوتی عێراق گوتی ئێمە لەگەڵ حکوومەتی هەرێم لەسەر 80,000 بەرمیل ڕێکەوتوین کە ڕادەستمان بکات. بەڵام ئەمە ینی کلیلی چارەسەرەکە نییە بەڕاستی نەوتەکە لەم لا داهاتی نانەوتی هەیە کە 120 ملیارە وەزارەتی دارایی عێراق داوای دەکا، لەلایەکی تر مۆزوعی تەوتین هەیە. بۆیە تاوەکو ئێستا بەڕوونی دیار نییە ئایا دەگەنە ڕێکەوتن یاخودنا یا مانگێکی کە ڕەنگە گەر موچەیەک بێ موچەی مانگی 6 ئەویش وەکو ئەوەی کە لە مانگی 5 ڕوویدا. ینی بەڕاستی ئەمە تەنها چارەسەرێکی کاتیە کە لە نێوان هەولێر و بەغدا دەکرێت، چارەسەری بنەڕەتی تاوەکو ئێستا بە تاواتی نەکراوە. منە میوارە بە خۆشحاڵی و میوانداری دوو کەسم کردووە کە کاک عومەر عینایەت ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان کاگوان زۆ بەخێر بێن، لەگەڵ کاک باور جەما سەرۆکی ڕێکخراوی ئابووری کاران کە جەنابشتان بەخێر بێت. کاک عومەر ئەگەر پێم بڵێ بام پرسیارەکەم وابێ بۆچی هەرێمی کوردستان نەوت ڕادەست ناکە؟ زۆر سپاس بۆ جەناب سامان بۆ کاکە باوەڕ بۆ هەموو ستافی زووم و بینەرەکانیشتان. وڵای جارە پێ بدارە بڵێن زۆر زۆر بەداخەوە کاکە سامان کە ئێمە کێشەمان لەگەڵ حکوومەتی عێراقیە ئەو هەمە کێشە گەورانە کە هەمانە و استراتیجیەکان مەسەرەن وەکو سەوچل و سنووری سەوچل و دیاریکردنی سنووری کوردستان و زمانی کوردی و چۆن بێتە زمانێکی فەرمی لە عێراقا و قەرەبووکردنەوەی هاوڵاتیان لە ساڵی 1963 هەتاوەکو ئێستا ئیسهار هەمووی بچووک بۆتەوە هاتووە سەر شتێ کە ئەمە ئەبێت تەحسیل حاصل بێ و هەر باز نەکرێ. مقننە یعنی بە یاسا کراوە ما مقننە بۆتە قانون، یعنی ئەڵێ موچە مقننە. اینجا جگە لەوەی بچوو کراوەتەوە بۆ لەوە بچووکتر کراوەتەوە خۆی بوجەیە بۆچی کراوە تەنها بە موچە. ئەمە دوای ئێمەسەری و باسێکەکەم انشاءڵڵا. بە بۆ چوونی من بۆچی ڕێناکەون بە بۆ چوونی بەندە وەکو عومەر عینایەت نە بەغدا بەدەستخۆیەتی نە هەولێر بەدەستخۆیی بە تەواوی. ئیرادەی بەغدا لە دەستی دەرەوەی بەغایە، لە دەستی وڵاتانی ئیقلیمیە. زیاتر ئەوانن ئاراستەی بەغا ئەکەن بە شێوەیە حرەکە لەگەڵ هەرێمی کوردستان بکە. هەرێمی کوردستان ئیستیقرارێت و بڵێن جۆرێک لە سەقامگیری بەخۆیەوە نەبینیە بۆ ئەوی وڵاتە کوردەکانی چواردەوریشمان لە ڕۆژهەڵات و لە باکوور و لە ڕۆژ ئاواش چاو لە ئێمە نەکەن برێن ئەوە سەیری کە ئەوانە حکومێکی زاتیان هەیە یا فیدراڵێکیان هەیە چۆن بە ئاسوودەی ئەچین لە لێوان خۆیان. لەبەرەوە ئەوانەی لە بری حکوومەتەکانی دراوسێ ئەوانن ئاراستەی حکوومەتی عێراق. ئەمە یەک ببوورە بە دوای پرسیارکەت کە با من بەشی دۆمیشی باش لە هەولێریش ئەوە هەولێریەکان نین و حکوومەتی هەرێمی کوردستان نییە بڕیارەدا، ئەوە کۆمپانیان نەوتیەکانن بڕیارەدەن کە ئێستاکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆیتە کۆیلە و بارەمدەی دەستی ئەو کۆمپانیانە. ئەو گرێبەستانێک کرد لەگەڵیان نەکردوانن ئەوانن ئاراستەی حکوومەتی کوردیە کە حکوومەتی هەرێمی کوردستانەکەن کە چۆن ئەبێ هەڵسوکەوت لەگەڵغا. لەبەرەوە قسەکەری ئەخیر لە پشتی پەردەوە کۆمپانیاکان و کاپکۆی پێڵێن پێم وایە قسەکەریان ئەوانن کە ئەڵێن ئەپیکۆر کورتکراوەکەی کاپکۆیکی خۆمان بوو بەداخەوە نەکەوتە کار. ئەمە ئەپیکۆرە بە ئێمەڵێڵێ کاکە من ئەمەیە ڕێبکەوم لەگەڵ عێراق. ئێستا لەسەر 16 دلار نەبوو بۆ بەرمیلێک مەسرەفەکەی ئێستا وا بیانەوە گەرنەوە کاکە 16 کەمە. یعنی ئەمە گرنتیەکەن بێگومان بەداوای لەم ڕۆژە ئەمڕۆ قسەکەرەکان قسەی کردو ئەڵێ 16 دلار کەمە بۆ بەرهێمێنانی یەک بەرمیل نەفت.
لەبەرەوە حکوومەتی هەرێم ڕاستە لەناو حکوومەتی هەرێمی کوردستانیشا کۆتر هەیە قەلیشەیە لەناو حکوومەتی بەغا کۆتر هەیە لەوێش قەلەیە بە کوردیەکەی ئەجا با من دەپرسیارەکەم کە بینێت سێریکە تۆ لێرە عێراق من ئەزانم ئەڵێ چیانی ئەو دەستی دەرەکیە کە بێوێ ڕێکە و یا هێریشە درۆنیەکان ئەمە بۆ خۆی پامێت بەڵام ئێستا ئێمە بۆچی ینی نامانێ حکوومەت عێراق کە نەوتم ڕادستکە داهاتی نانەوتیم ڕادستکە من موچانێرم گرفتەکە ئێستا لە هەرێم کە تۆ قسەکەت ڕاستە ینی لەلایەک کۆمپانیەکانش بڕیان دەست چکە شەریکن لە نەوتی هەرێمی کوردستان ئەی حکوومەت چۆن نەتوانێت لێک تێگەیشتنێک لەگەڵ بەغدا بکە کە کۆمپانیەکان ئاگادار نەبن بەڵازی نەبن ڕاستە فەرمی تاوا ئەزانین بۆچی کۆمپانیەکانیش خۆ کۆمپانیانی لە هەرێمی کوردستانە ئیشەکەن کۆمپانیایەک نین بڵی کاکە دەستی ناوخۆی تێکەڵ نەبوو لەگەڵانە کۆمپانیا ناوخۆنیەکانیش تێکەڵ لەگەڵانە بەڵام ئەمان یەک هەڵی استراتیژیان کردو لەو توێژەکانە نەبووە بە ڕقم قسە بکەن مەسان بڵێ 230,000 بەرمیل ڕادست دەکەم ڕۆژانە ئەوە بیوتە من مەسەن بۆ نمونە لە یاسای بوجە ئەزان بە عرزەکەم 400,000 وانە لەم 450 بۆ خۆمانە بێ وایە چەندەکە ینی 400 لە سا کاتە لە سا 12 واکە لە سا 12 ینی من ئەموت پێی کاکە من بەرهەمم چەند هەبوو لە هەرێمی کوردستانە لە سەدا 1970 ئەم بە تۆ وانە لە سا 12 ژمارە دیاری ژمارە خەتەرە من نابێ بڵێم کاکە من 120 میلیارد دینار 120 تەسلیمەکەم ئەموت کاکە من لە سەدا 50 دەستکەوتی ماگانەی خۆم تەسلیمەکەم ئەو کاتە ڕێژە بوو چاودێری خۆت بێنە من ئەم ماگە چەندم دەستکەوتووە ئەوەرم دەستکەوتوە 150 بەرە ئەگەر بە ڕێژە بووە ئەماوان ڕقەمێکیان داوە بەدەستەوە لەبەرەوە وەفدی وفاوس وەفدی دانوستانکار هەڵەی استراتیژیان کردووە کە ڕقەمیان داوە و لەسەر ڕقەم ڕێکەوتو نەگەڵانە ئەمەش خەتەرێکە کە ئەمان گیرۆدەبوون بەدەستیەوە ناتوان هەمومانی من هیچ منتقیشی تیان نیە بەڕاستی تۆ بڵێ بۆ تۆ پێت وایە داهاتی نانەوتی 120 میلیارد من ناتم من واناڵێ بۆ نمونە نەوتەکە ناگاتە 300,000 بەرمیل قوربان ئەمان گێچەڵ دروستەکەن بەڵام تۆ نابێ خۆ بەستەکەی بە ڕقەمێک خۆ نا لە ناو فەرەزەن زیاتر بوو ئەخ نا لە ناو خانەکە دیاری کردووەڵێت چەندێک بەرهەماتۆ بێ ڕادەسی کەی چەندیش بەرهەمە بێ هەر ڕادەسی ئەزانم ڕاستە تا 500,000 ئەو هەرەیەوێ ئەزانم بەس ناڵێ ئەڵێ نابێت لە 230,000 بەرمیل کەمتر بێت نا ئێستا باشتاکە ڕازیم ئەزانم ئەو بۆ دوای درۆنەکان ڕازی دوای درۆن بارانی کوردستان ڕازی بوون هیچ منتقی تیانی وەکو خۆت تو جنابەت باس داواکاری پەنجاکەیشیان کەم کردووە خۆی داوای حکوومەت داوای 65 ئەزانی چۆنە کاک سامان تۆ نابێ خۆت وابەستە بکەی بە ڕقەمێکەوە کە سبینێ نەتوانانی چۆن جارە داهاتی ناخۆ خۆشتێک نییە تۆ لە ساسە بێت ئەمە بەفرێباری و بەرزەکان گیرە ئەمە خەڵک پارەی بەدەستێ نییە زەری بە نادا وانە ئەمە خەڵک سەفەر ناکا و پاسپۆرت پارەی نییە تۆن چۆن دێت و خۆت وابەستەکەی بە ڕقەمێک و کە لەوانەیە تاقیقی نەکە زۆر بەسی من ئەوەیە نامن لەمەبەستەکەی من زۆر باش منەرە و پرسیاری تۆ لە کاک باوڕێکم کاک باو ینی من هەر وەکو زانیاریەکانی بۆ کاک عومەرەی نایەت ئەسەن لیژنەکە لەسەر داهاتی نانەوتی داوای لە 150کەن ینی نەسی قسەی وەزیری دارایی ئەڵێ 100 میلیارد بوو 50 میلیاردمانەیە 400 بوو کاک سامان لەسەر 120 میلیارد ڕێک ئەوە بۆ یەک مانگ بوو نانە هەر بەبەردەوامی وایە ئەمە چۆن ئەم مناقەشەی ئێمە ئایا ئێمە باش ماگرویا خراپ بەڵێ دیارە سلااو لە بەڕێستان لە کۆی بینەران بەتابێت مامۆستای بەڕێز مامۆستا عومەر سلااو لە جەنابیان من وا دەزانم ئەم ئیتیفاقانی کە کراوە وەک جۆرێک لە بیان و بەدەستەوەدان بێ کە دراوەتە دەست حکوومەتی عێراق بە تەواوەتی کۆکم لەگەڵ مامۆستای بەڕێز کام گرێبەستانە پێکی نەکراوە بۆ نمونە بەسیترین پێشنیار ئەکرا لەم گرێبەستانەدا ئاماژە بۆ بکرێ لە کاتی هەر ڕووداوێکی سروشتیدا هەر ڕووداوێکی ئەمنیدا لە کێڵگەنەوتیەکان لەگە ڕێکەوتنەکە بڵێ تامان چەند قۆناغێکمانە بۆ گرێبەستیش کراوە پێشتر و ئێستا گەیشتووە بە لێکتێگەیشتن هەر جۆرە و سیاغی تەنانەت ئەمەی ئێستا تەنها کراوە بە پڕاوێک لێکتێگەیشتن چونکە ئەسڵان ئەگەر ئیتیفاق بووە بۆ چوونێک دروست بووەڵێ حکوومەتی هەرێم ئیمزای لەسەر نووسراوێک کردووە ئەوەی عێراقیش ئیمزای لەسەر کردووە نووسراوێکی ترە دیارەمە وەکو گرێبەست مامەڵی لەگەڵ ناکرێت کە دوو پەڕاوی جیابێ بەرحاڵەوەی کە ئێستا هەیە ئەم 80,000 بەرمیل نەوتی کە حکوومەتی عێراق داوایە کاوەری بگرێ تا ئەو کاتەیە کە لیژنەکان بە دوواداچوونەکەن کە ئینتاجی بە بەرهەمهێنانی نەوتی لە کێڵگەکان لە چ ئاستێکە بۆیە
هەموو ئەمەی کە ئەیبینین لەم بڕیارانی دێتە ئاراوە ئەتوانین بڵین موسەکینێکە لە دۆخەکە دەدرێ هەتا ئەو بەرمەرحەلەی کە دەگەین ئەوەی ڕێککەوتنیکی یەکلاکەرەوە و هەردوو لا پێوەی پابند بن. من بیری مامۆستای بەڕێزیشی دەخەمەوە ئەوەی کە لە 150 داهاتی نانەوتی تەسلیم بکرێ پێشتر ئیتیفاقێک هەبوو بۆ ئەمە کە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق دانیشتنیان نەوەزانم بەس ئێستا لەسەر ڕقەمێک ڕێکەوتن. بەڵێ ئێستا لەسەر ڕقەمێک ڕێکەوتن بەسمە بەسمەوە عێراق و هەرێم هەموو ئەو مەرحەلانەی 150 و 165 و نیوەی داهاتی نانەوتی و دەی ئەوەندە هزار بەرمیل هەموو مەرحەلەکانیان بینیوەڕاخۆ ئاسان ئەگەر تۆس بیرە بێ لە سەرەتای ساڵ کە ئەو لیژنە ڕۆشنوتیان کێشەی موچە چارەسە بوو کە وەزیری دارایان لەگەڵ بوو. یعنی من لە خودی کاگامان پرسی وتی ئاسان لەسەر داهاتی نانەوتی لە 80 میلیارد ڕێکەوت. بەڵێ 80 میلیارەکەشیان نایە بە ئەرزی جەنابەتی بکەم کاک سامان لەبەرەوەی هەردوو لە ئەسڵدا نیەتی ڕێکەوتنیان نییە بۆی ئێمە ناگەینە ئەنجام. هەندێک جار حکوومەت یارم کاکە با تا ئێستای لەسەر بێ با ئێمە لەسەر واقع حاڵ قسە بکەین تا ئێستای لەسەر بێ نەخێر 80,000 بەرمیل نەوتیش نییە بەمەی کە درۆن باران کراوە 80,000 بەرمیل نەوت بڵێ ئایا لە چەند ساڵی ڕابردوودا کە یاسای موازنەمان هەبووە ڕێکەوتنەکانمان هەبووە لێکتێگەیشتنمان هەبووە حکوومەتی هەرێم بەرمیلێک کورە دەبەیەک قومێک نەوتی تەسلیمی سۆمۆ کردووە یعنی پابند نەبووە بە ئیتیفاقەکان بۆ ئێمە هاتوینەتە سەرەوەی بڵین داهاتی نانەوتی ئەبێ 120 میلیارد بێ لەبەروی لە قۆناغێکا وتیان لە 150 بینیمان 150 میلیاردمان ئەو بەڵێ ئەوە لە سەرەتاوە ئەو کاتی 2021 حکوومەتی هەرێم خۆی موچەی دابەشە کرد ئاهاتووە وت ئێمە 320 میلیارد دینار داهاتی ناوخۆمان هەیە و لە بەرامبەریشان نزیکی 400 میلیارد داهاتی نەوتیمان هەیە بۆیە دەتوانین موچە دابین بکەین. ئەم داهاتانە ئێستا لەکوێ 3 ساڵە داهاتی نەوتی چەندێکی گەڕاوەوە بۆ وەزارەتی دارایی با داهاتی نەوتی بگەڕێنرایەتەوە بۆ وەزارەتی دارایی ئێمە بەم دۆخە ناگەیشتین بۆ حکوومەتی عێراق دێت و داوای 120 میلیارد دینارەکە لەبەرەوەی کاکە ئەوەی ئێمە دەیبینین لە دەوائیرەکان بە ئاشکرا دیارە کە داهاتی نانەوتی لە هەرێمی کوردستان ڕێژەیەکی بەرزە ئەو لیژنانە هاتوون وەک بینیمان لە هەردوو لیژنەی چاودێری دارایی هەردوو حکوومەت لێکۆڵینەوەیان کرد لەسەر داهاتی نانەوتی ئێستا گەیشتنۆتە دەر ئەنجامێک بۆیە داهاتی نانەوتی کەمی کردووە لەبەر ئەوەی هەردوو حیزب لەو زۆنانی لە بەردەستیانە خەریکی قاچاقچێتی گەورن ئەو وەسڵ و فاتورانەی گومرگی ناگەڕێتەوە بۆ حکوومەت لە ڕێگای تایبەتیان دروست کردو ئەمە وای کردووە حکوومەتی عێراق بڕوای وابوو ئەمەی پێ کۆنتڕۆڵ ناکرێت بیرمان نەچۆتەوە هاتن کامێرایان دانا لیژنەکانیان دانا ئێستاش کە نظامی سکۆدایان دروست کردو حەزەکەم پێت بڵم نظامی سکۆدا دروست بە هیچ کۆمپانیایەکی هەرێمی کوردستان ئێستا ناتوانێت کۆدی سکۆدای گومرگی وەربگرێ کامەیەکێکە لەم پەڕانەی کە لە بەردەم کۆمپانیەکانی هەرێمی کوردستان دروست بووە ناچارن بارەکانیان دەبنەوە ئەبێ لە بەسڕەوە داخڵیکەن ئەمانە هەمووی بووە ئەو هۆکارەی کە حکوومەتی عێراق مامۆستای بەڕێز نەیتوانیەوە هیچ ژمارەیەکی حەقیقی دەست بکەوێت لە حکوومەتی هەرێم بۆیە بە ناچاری بەڵێ بەبێ دەستکەوت گەڕانەوە بۆیە ئێمە دەرئەنجامی ئەم ژمارانەی هاتوۆتە بەردەستمان بەهۆی ئەوەی متمانەیان بەیەک نییە لەبەروی راپۆرتی ناڕاست و قاچاقچێتی هۆکار و لەمپەرە بۆی ناگەینە ئەنجام بەس بابین ئێمە بە ژمارەکان قسە بکەین حکوومەتی عێراق لە یەکەوە تا ئەمڕۆ نزیکەی 5 تریلیۆن و 180 میلیارد دینار تەمویلی موچەخۆرانی هەرێمی کوردستانی کردووە لە بەرامبەرە تەنها نزیکەی 375 میلیارد دینار لە داهاتی نانەوتی دراوە بە حکوومەتی عێراق. وەڵاهی من بڕوام وایە هەندێک شت هەیە کە دێن پێمانەڵێن جۆرێک لە کوردایەتی و لەگەڵ ئەو پەڕی ڕێزم بۆ بینەران و هەمووەوەی گوێ لێە جاشایەتی و چی دابەشەکەن بەسەر خەڵکە ئەمانە وەک بڵێ قسەیەکن کە مەشاکیلی تر دروست دەکات ئێمە ئەگەر بین بە ژمارەکان قسە بکەین کاکە حکوومەتی عێراق بۆ تا ئەندەقەیە بۆ خراپ بۆ لەگەڵ حکوومەتی هەرێم 5 تریلیۆن دیناری بۆ تۆ ناردووە بێەوەی تۆ دەبێت نەوتی تەسلیم بکەیت کاکە ئەبێ حکوومەتی هەرێمیش دەست پێشخەری بکە وەگەوەی مامۆستای بەڕێز باسی کرد ئەو کۆمپانیانی بەڕاستی بەداخە ئەو کۆمپانیانی کە ئەپیکور و کۆمپانیا ناوخۆیەکانیش لەگەڵ بەرپرسانی هەرێم جۆرێک لە تێکەڵایەتیان هەیە ئەو لە شوێنەکە ئەو بەبارم تاگرێ ئەو لە شوێنێکی ترا کە حکوومەتی هەرێم ناوێ ڕێبکەوێ لەگەڵ حکوومەتی ناوت دێ دەڵێ کاکە ئەپیکور گلەی هەیە پێشتر بە 16 دلار ڕازی بوون ئێستا بۆ دێن لەم پەڕیتر دروستەکەن ئەسڵەن ئەو مەسەلەی درۆنانش کە من لی نازانم و ئیشی من نییە و وەلیژنەکان تا ئێستا بۆیان یەکلانە بۆ تۆ لەوانەیە گومانێکیان بۆ دروست بووە کاکە تا ئێستا ساخ نەبووەوە کە چی ئاراستەی کردوون حکوومەتی عێراق لەوانەیە ڕای وابێ دەستێکی ناوخۆییە بۆ ئەوەی ڕێژەی نردنی نەوت بۆ سۆمۆ کەم کاتەوە لە بەرامبەریشا بێگومان حکوومەتی هەرێم بڕوای وایە ئەوە هەندێک هێزی میلیشیایی هۆکارن بۆ ئەوەی عەرقەلە دروست بکەن بۆ ڕێکەوتەکان لەسەر و هەموویەوە جۆرێک لە بێ متمانەیی هەیە بۆیە ناتوانین گەینە دەرەنجام ئەگەینە ئەمە یاسای موازنەمان نەبوو یاسایەکی زۆر باش بوو بینیمان هەموو فراکسیۆنە کوردستانیەکان ئاهەنگیان کرد کورە سەرۆکی حیزبێکمان بینی مۆبایلەکەی بەدەستی وەرگرتی بۆی کاکاوەیەمە قەرزی موچەی چەند ساڵی ڕابردووشمان بۆ وەرگرتنەوە
بەڵامە بینین هیچی نەچووی بواری جێبەجێکردنەوە بەو دۆخە گەیشتون کە موچەی موچەخۆرانی یاریمی کوردستان بارم تەکراوە. مامۆستا بۆچی ینی قسەکەی کاک باوەڕ دروستە حتا حکوومەت یاریمی کوردستان ئەڵێ من 120 میلیارەکە نانێرم تاوەکو گرنتی موچەنەکە. ینی جۆرێک لە نامتمانەی دروست بووە لە نێوان ئەولێر و بەغدا. لە لایەکیشەوە تا ئەو زیاتر لە 5 تریلیۆن دیناری نادووە. ینی هەرێمی کوردستانێک بەرمیلنەوتی ناوە. ئێمە چی ئەبێ متمانەی بەوی دیکە نەبێ بەڕاست؟ وەڵی زانی چۆنە من لە بەرنمەیەکی تەلەڤیزیۆنی پێم وایە بەخوایەکی فەیحا بوو لە تەلەڤیزیۆن دیجلە بوو لە بەرنمەیەکە لەگەڵ ئەندام پەرلەمانێکی عێراق ڕوبەڕوو بوومەوە بەرنامەکە ئەو زۆر قسەی بە حکوومەتی عێراق هەرێم وت زۆر قسەی پێوت منیش توم هەموو قسەکانە ڕاستە یعنی چی دوت ڕاست لێرە ئەمان فاسیدن بەس ئێوە ئەفسەدن بە ئەفسەد فاسی چاک ناکرێ ئەو قسەی بڕوا ڕاستە حکوومەتی هەرێمی کوردستان هەتا سەر ئێسقان منیش بۆ خۆم قەنەعەتم وایە گەندەڵە بەڵام کاکە حکوومەتی عێراقی خۆم شامی شەریف نییە ئەوان خراپتر کاکە قاچاقی نەوتەی ئەمان وفعلا داهاتی نەوت دینار نەگەڕاوەتەوە بە قسەی وەزیری دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام لێ کاکە خەڵک بە ئاشکرا نەوت بە قاچاق ئەفرۆشێ بە خەڵک باخیری من نامێ من ئەمەوێ ئەمان ئیدعا نەکردیان و ئەم ئەزمونەی هەرێمی کوردستان ئەبین بۆ عێراق و لە عێراق جێبەجێکردن بەڵاقەوە نەمانتوانی پاشیمانە من ئالێرا لەسەر ئەم مێزە ئەڵێم بە درێژایی مێژووی مرۆڤایەتی و حکومت دەسەڵاتداری لەسەر گۆی زەوی حکومڕانی وا قەڵب و خەبیس و نالەبارم کە لە هەرێمی کوردستان هەیە من نەدیوە نەدیومە نەخوێندومەتەوە لەسەری نە بە تەمەنی خۆم دیوە نەخوێندومەتەوە لەسەری من نام بەرگێمەکەم بەس ئەوان ئەو بۆ حکوومەتی عێراقیش ئەمە ڕاسترە و بەزیایشەوە بمبورە مەسەن تۆ بیت مەسەرم بۆ نمونە ئەگەر بیان و گرتن نییە ئەگەر بەرژەوەندی تایبەت لە پشتیەوە نییە ئەگەر چی نییە ئەگەر چی نییە تۆ بیت مەسەرەن 230,000 بەرمیل نەوت بفرۆشی بە حکوومەتی عێراقی کاکە پێی بڵێ من بە $50 بە $65 بە $6 لێتەکڕم تۆ بێ لێرە بیفرۆشی بە $30 و بە $32 فرۆشت دیارە زانێمە چی لە 100 ملیۆن بەرمیل نەوتی لە ساڵێکا فرۆشتۆ بە $32 هاتوویت ئێستا ئەم نەوتە ئەفرۆشی مەسەرەن لە بری ئەوە نزیکە 1 تریلیۆن دینار بۆ دێ ئێمە فرۆشتنە ئێمە نایکی خۆ فرۆشت نیشە گریمان هەر هیچ نیە هەرف کڕی هەر هێشتاوش نییە بودجێش سادە بەڵام بۆ باسی بودجە ناکرێت 12.6 ئەمان کاکە ئەوان باسیەکەن نەمان باسی خۆی نیەتەکە چیە ئەمان گویان خەواندووە لەوەی باسی 12.6 کەن نیکەن بۆی ئەمان دەستیان کراوە بێت و بۆ خۆیان بە ئەرزی خۆیان نەوت فرۆشن ئەوانیش چاویان لێ خەوانەوە لێ کاکە بە ئەوان چون هەردوو لایەن بەرژەوەندی تایبەتیان لە یەکتر سەرانی ئەوێ لە هەولێر بەرژەوەندیان هەیە من ئەزانم وەفدی دانوستانکارە ناسم با بڵین با ناو نەهێنین لەوێ بەرژەوەندی هەیە کۆمپانیایە لەبەرەوە ئەمە بەرژەوەندی هەردوو لا تێکەڵ بۆ بە شێوەیە کە ناتوانن دەستبەرداری ئەو بەرژەندوانێ ئەمە نقطەیەکی زۆر سەرەکیە ئەگینا تۆ مەسەلەن سەر سامان یەکەم قسەی لە من پرسی بۆ جێڕاکە کاکەمان وەکو دەوڵەت بوون یەکەم جار وەکو دەوڵەتی سەربەخۆ حرەکەتیان کردووە لە ساڵی 2014 تا ئێستا 2011 تا ئێستا نەوت بە سەربەخۆی ئەفرۆشن بۆ حکوومەت و وڵاتێک بە ئاسانی ئەمانە نانە ژێرباری ئەوەی کە بێن نەوتەکە ڕادستکەون اینجا ئەمان بەرژەوەندیانە سە پێداگیری ئەەکەن لەسەرەوەی 50,000 بەرمیل یا 65,000 بەرمیل لای خۆیانێتەوە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی بۆ ئەوەیە دوو مەسفای زۆر سەرەکی کە هی کۆمپانیایی سەر بە حیزبەکانە ئەمانە لە ئیش نەکەون ئەگینا خۆیمە منطقیتیانە نەوتی سپیمان بە هەرزانتر پێ بگا و بنزینمان بە هەرزانتر پێ بگا بەڵام تۆ بڵی کاکە من نەخێر 6,000 بەرمیل گلێمەوە ئەم شەسە بۆ پاڵاوگەکانی خۆم بەڵام بە گرانجی فرۆشم بە میلەتەکەی خۆم ئەمە دیارە ئێستا داوای ئەو داهاتی شەکاکەڵێ بێ داهاتی وەشم بدەیت فعلا لێ عاقلی چێتی تۆ ئەو 50,000 بەرمیل گلەیتەوە چی لێگەی ئەبێ پێم بڵی ئەبێ داهاتەکەی چی لێگەی بیت فعلا حقێتی ئەویش خۆ من ناڵم لەوانە حەقی نییە ئەم بیلەتە لەم نێوەندەدا یانی چارەی چۆنە ئەمە وای لێ هاتووە بەوانیشەوە بەمانیشەوە ئێمە وەکو مەسەری دەساڕەکەی لێ هاتووە ئێمەی میلەتی کورد لە هەرێمی کوردستانە هەردوولایەن ئەمان هەڕ ئێمە کەوتێنە بەدە ساڕی هەردووکیان نە ئەوان زۆر شەریفن لەگەڵ ئێمە نە ئەمانیش ڕازگۆ و شەریفن لەگەڵ ئێمە گرنگ نییە بەلایەنەوە میلەتەکە چی خۆ گرنگ ئەوەیە بەرژەوەندەکانی خۆیان بەردەوامی هەبێ کۆمپانیەکانی خۆیان بەردەوامی هەبێ
من ناڵم حیزب بەڕاستی بە تەسەوری من حیزب لە کوردستانە نەماوە کۆمپانیای زەبەلاح و گەورە هەیە ئێستا لە هەرێمی کوردستانە هەرمووی کۆمپانیا چکە جارانی مە حیزبیاتیمانە کرد بە سەفلس ئابوونەوە 100 دینارمانەدا یا دیارێکە 500 دینار ئەو حیزبە بە پارەی ئێمە ئێستا حیزب مدیر عامی هەیە حیزب مۆزەفی هەیە حیزب سەرمایە هەیە حیزب کۆمپانیای یعنی بە کوردیەکەی حیزبایەتیش لە هەرێمی کوردستانە وەکو جاران نەماوە تەنانەت ئێستا کاری پەرلەمانیش بێبەها کراوە ینی خۆ پەرلەمانتار بووی ینی بۆیەوە ئێستا نزیکە بێتەوە لە ساڵێک پەرلەمانی جەناب ئێمە نازانین داهات چەنە نازانین بەرهەمی نەوت چەنە نازانین لە کوردستان چی بۆ گەورەترین جیهازی چاودێری ڕەخابە کە بیکا پەرلەمان پەکراوە پەرلەمانت نییە ئێستا ئێمە هەر لە خۆمانەوە قسەکەن کاکە نازانین داهاتی نەوت چەنە لە هەرێمی کوردستانە چێ پێمان بڵێ بێ لیژنەی وزەی پەرلەمان بچێ پێمان بڵێ کاکە ئەمە داهاتەکە نییە پەرلەمان نییە ڕقابەی بۆ سەردەمە یان نە بە ئێوە تاوکوێسا بۆ نمونە باسی پەرلەمانی کە ئێمە هەر بە دەرکرێن خۆ کاکە هەر باشتر بۆ ئەو کاتە ینی تا ئەو لەحزەی ئێمە لە پەرلەمان بووین تا شار بە دەربەشار نەکرابووین دەربەشار نەکشار بدە تا دەربەشار نەکرابووین فعلەن ئەمانتوانی قسەیە بکەین یعنی لەگەڵیانە گفتوگۆ بووین قسەمان لەگەڵا یعنی من دەجار خۆم یەخێری ئاشتی ئەورامیم لە وڵاتە بڕا گرتووە یەخەم گرتووە بەڵام دوایی زانیان تەقبولی ئێمەیان نەکرد زانیان ئێمە ئەوەی لە سنووری خۆمان ئەن یەک نقطەی بەرپرسێکی زۆر گەورە بە بەڕێست و بە بینێرەکانی بەڕێزش بڵێم لەگەڵ دکتۆر شێرکۆ چوونە لای بەرپرسێکی گەورەی وڵات کاکە پەلەمان لێ مەکەن وڵی ئەوەی ئێمە کردومانە یەک برادرانی یەکێتی کردیان بەس ئێمە نەمان کردبوو وتم بە هاوڕەکانی خۆمان هەین پارتیەکان با ئێمە وەک یەکێتیەکان نەکەین وتی بەداخل ئێمە لەوان خراپترمەکە لەبەرەوە چاوەڕێ مەکەن ئێمە بە 5 ساڵ و بە 10 ساڵ و بەوانە چاک ببین ئێمە وامان ترشاندوتە یەکتر بە زەحمەتە بە 1000 گۆڕانی وەکو ئێوە چاک بێت لەبەرەوە کاک سامان ئەمە من پێم وتی دەسەڵاتداری بەم شێوەیە نەخوێندومەتەوە لەسەری نەخۆشم دیومە من لە زمانی عەبدولکەریم قاسمەوە لەبیر عەبدولکەریم قاسم باش لەبیر نایە بەڵام عەبدولسەلام عارف تاکو ئەگاتە سەردەمی ئەم سەردەمی محەممەد شیع سوودانی و عەبدوللەتیف ڕەشید بەباشی لەبیرمە هیچ جۆرە حکومڕانیەکەم بەم شێوەیە نەدیوە ئەمەی کە لە هەرێمی کوردستان و لە عێراق ڕۆدا منطقی تیان نییە ڕێی وەزیرێک لە بەغا ئەبێ جمهوری ئیسلامی ئێران ئاگای لێ بدا بێ وەزیرێک لە هەرێمی کوردستانە بێ مەسەن تورکیا ئاگای لێ بێ کە داهاتێ ئەمە هیچ منطقی تیان نییە کاکە یعنی هێشتا لە ڕووی ئیستیقلالیەتی ئیداریەوە هێشتا هەرێمی کوردستان لە بەغا باشترە ئەوان هەر باوەڕیان بە وەلایەتی فەقیهەیە کاکە یعنی لە بەغا ئیسە کۆمەڵی ئەحزاب هەیە باوەڕیان بە مەرجعی عولیایان خۆیە کە خامنەئیە یعنی ئەمر نەوەرەگرن چ منطقی تایە مەسەن قائانی دێت ئەچێ لە مووسڵ قسە ئەکات تەوجیه ئەدا ئێمە نەبووە لە مدنیان نەبووە تۆ لە کاکەوە هەر خیانەتی نیشتیمانیشە بە چه صفەتێک مەسەن قائانی لەوانەیە هەر ڤیزە ژۆر نەگرێت دێتە ناو وڵاتەکە کۆبوونەوە لەگەڵ نوجەبا و لەگەڵ چێ و لە ئەو حەزامانەی خۆیانەکە کۆیانە کاتەوە قسەیان لەگەڵە کات تەوجیهیان نەداتێ لەبەرەوە بێگومان بەلەوەی لە پشتی پەردەوە ئەو وڵاتانەی دراوسێ کاریگەری زۆریان هەیە هەم لەسەر هەرێمی کوردستان هەم لەسەر حکوومەتی عێراقیش بە زەحمەتیشی ئەبینم بگەنە ڕێکەوتن هەر وەکو موسەکین مانیە موچە بۆ ئێمانێرن و دوایەوە جارێکە خاستە بێگومان بەلەوە یەگەر انتخابەتە لە بەردەمانە بووە ئێستا موچەی مانی پێنج نەدرا وەڵامشە گەرە ینی تاوەکو ئێستا کەمێتەوە کاک باوەڕ ینی ئێستا لە کاتێکا کە باس لە هێرشی درۆنەکانە کرا بەڕاستی بۆ سەرکێڵگەکان باس لە نەمانی بەرهەمی نەوتەکرا بەڵام ئێمە هەر خۆمانای لە زوو بڵاومان کردو کە تەنکە تاوکەساژ نۆت بە قاچاق خەڕوە نیەتەکە لە زیاتر لە هەرێمە بینرێت لەوەی کە ئامادە نییە نەودڕادەستکات ینی جۆرێک لە بیرکردنەوەی سیاسی هەیە لەوەی کە چاوەڕێی گۆڕانکاریەکی سەربازی سیاسین لە ناو عێراقا ئەمە ڕێگۆک و شەڕی ئیسرائیل و ئێرانەکەی لێ هاو بەڕاستی ڕێک بۆچوونێکی زۆر دروستە من لە پرۆگرامێکی تر ئاماژەم پێداوتم کورد هیوای لەسەر یەک نقطە هەڵچنیوە ئەویش ئەوەیە وەزعی عێراق بشێوێ بدەن بەسەر عێراقا بڵن کاکەوە عێراق دابەش بوو کۆتایی پێهات جۆرێک لە فەوزا دروست بووە بەس ئەم
مماطڵەی کاتێ ئەیکا چاوەڕێ ئەوەیە بێ ئاگا لەوەی هەر شتێکی خراپ لە عێراق ڕووبدا بەرپرسانی هەرێم وەک بڵێ لێ بێبەش و بێبەری نابن بە دڵنیایی و پرشکی بۆ ئەوانیشە بێ ئەمریکای هاوپەیمانمان ینی ڕەنگە لە هەفتەی داهاتوو گەورترین قوسڵخانەی ئەمریکا لەولێرە کرێتەوە بەڕاستی بەڵێ ڕاستە ئەمە ئومێدی لەسەر هەڵەچینرێتەوەی کە تۆ پشت ئەستوربی بەڵێ طبعا من بابانەیەمە سەر تەحلیلاتی شخصی بێمە سەر ڕقمەکان و ئیتیفاقەکان بزانین چیمان پێڵێ پێم بڵێ لە چەند ساڵی ڕابردوودا ئەمریکا بە شێوەیەکی فعلی توانیوتی چی بکات بۆ هەرێمی کوردستان هەر لە ڕێگەپێدانی هەرێمی کوردستان بە هەناردەکردنەوەی نەوت هەر لە دروستکردنی فشاری جددی بۆ سەر حکوومەتی عێراق بۆەوەی بتوانێت موچەخۆرانی هەرێمی کوردستان بایمە تەعامل لەگەڵ پەیامی فەرمی بکەین ئێمە بینیمان هەردوو قونسوڵخانە و سەفارەتی عێراق لە هەرێمیش و لە بەغداد بینیمان لە بەیاننامەیەکە ئاماژەیان بۆدا داوا ئەکەین لە هەردوو حکوومەت ڕێک بکەون وەلێک تێگەیشتنی دروست بکەن و مافەداراییەکانیان بەرامبەر یەک و ئەرکە داراییەکانیان بەرامبەر یەک جێبەجێ بکەن هەموو دنیا بڕوای بەوەیە ئەرکی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەوەیە کە داهاتی نانەوتی بگێڕێتەوە ئەرکەکانی حکوومەتی هەرێم بریتە لەوەی نەوت تەسلیم بکاتەوە ئەگەر ئەمریکا بڕوای بەمە نەبێت لە پەیامی فەرمیدا ئێمە مامۆڵای لەگەڵ پەیامی فەرمی و قسەی فەرمی ئەکەین ئەمە بۆ چوونی قونسوڵخانەی ئەمریکا بۆ لە هەولێر بەیاننامەکەی بەم شێوەیە دەرکردو ئیتر بۆ من بێم خەریکی دەست خوێندنەوە و تەحلیلاتی شخصی بم بەڕاستی بۆ چوونەکان ئێستا ئابینین ئێمە لە مانگی هەشتین موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دوای 3 مانگ لە دواکەوتنی دوایین جار مانگی 5 بۆ کە موچەی موچەخۆران دابشکراوە دەبینین هێشتا موچەی مانگی 12 ساڵی ڕابردوو واز لەوە بێنە کە حکوومەتی عێراق لە موچەکەم ناردووە من بە ئەترافی وەزارەتی دارایی هەرێم پێتەڵم خۆیڵێ 471 میلیارد دیناریان بۆ ناردوین نەک 975 میلیارد دینار ئەم 471 میلیارد چی لێ بەڵێ مانگی 12 ئەو قسەی حکوومەتی هەرێمە کە زیاترێتە طبعا ژمارەکان لە ڕووی ئەلو بینە لە گروپێکین مەسئولی هەموو هەردوو لایتیە باشە لەگە دوو کەس کەوتنە مراقەشەوە لەسەر ئەو 5 تریلیۆن و ئەوانەی کێسە جەناب داس کرد توانی قەنەعەت بۆ بکا بڵێ 5 تریلیۆنەکان ئەوا لێ کردو بە مەسەلەن لە ساوانەی بۆ خانشینی و چی و چی وانە بە کوری ڕقەمێکی دا بەدەستەوە تقریباً گروپەکە قەنەعەتیان کرد بەس من دێم پرسی وتم ئەی کاک فڵانە کەس وەزیرە لای پارتی وتم ئەی 470 من توم 430 میلیارد بەڕاستی ڕقەمەکەم باش 470 میلیارد دڵنیان بەس یەکە دڵنیان ئەوە چی لاتی جواب پێم و تاسی جوابی ناومت مامۆستای بەڕێز کورە 471 میلیارد بەجێیەک پێم بڵێ داهاتی نانەوتی کە تۆ سەردەمێکە دوت 320 میلیارد با بێ ئێستا ئەڵێ 240 میلیارد هی ساڵی ڕابردوو چی لێ هات ئەی پێم بڵێ باشە خۆیان گەڕانەوە کاک سامان خۆ داهاتی نانەوتیان نەگەڕاوەوە بە عێراق ئەوە هەرە چەند مانگی گەڕاوەوە ئەی کوا داهاتی نانەوتی ئەی کوا داهاتی فرۆشی نەوت هەموو ئەم داهاتانە لە فرۆشتنی نەوت لە قاچاقچێتیکەن لە عەرز و لە مەرز و لە باخ و لە هەرچی جۆری وەرگرتنی سەرانە بەڵێ بەچی بەڕێوە ئەو کاتە تخوا عەفوم کە مامۆستای بەڕێز ئەو کاتی کە وەزیری دارایی هەرێم ئەیوت ئێمە 320 میلیارد دینار لە داهاتی ناوخۆ دابینەکەین بۆ موچە هەرو کاتەشەیوت 100 میلیارد دیناریش دابینەکەی بۆ خەرجی وەزارەتەکان با بخۆستا خەرجی وەزارەتەکانی وەستاوە بڕۆ نەخۆشخانەکان خزمەتگوزاری وەستاوە پێم بڵێن پارەیە لەکوێدا سەرفەکەن هەر کۆمەڵک شەقامشتە بینینەویش بەوە بەرهێنانەیان نەکرد کە شەریکی خۆیان دێن ئەرزیانە کردووە ئەوە جەناب تۆ بۆ خۆت بەزەوی هەندێک پرۆژەی باش هەیە لەوانە بەڵام بە هیچ جۆرێ لە هیچ خانەیەکی لە هیچ فەسڵ و بادەیەکی ژمێریاری و هەندەسا جێگەی نابێتەوە و بەرهێنەرێک بچێ پرۆژەیە بکە بارزی خۆی ئەیوانی کاکە بیخەرە مزایدەوە کێ زۆرترینی هات بۆ شێوەیە توانێت حەزرەکەم ئەی چۆن نابێ ئەمە ئاخر ئەمە لە بری نییە با لە بریە ئەمە سپیکردنەوەی پرۆژەیە سپیکردنەوەی زەویە سپیکردنەوەی پارەی بەرپرسانە ئەوە زۆر خەتەرناکە کارێکی زۆر خەتەرناکە دەستیان بۆ بردووە بە تایبەتی لە سلێمانیا منەوەی بۆچی خەتەرناکۆ قەزای بۆچی پێتەڵم هێز نییە بتوانێت بڵێ کاکە ئەم مستەسمیرە من ئەم زەوی ئەدەمێ ئەو دێ ئەم پرۆژەیە دروستکە تەوازن و تەعادل لە قانوناجێ نابێتەوە لە یاسای ژمێریاریە ئەم شتە جێگەی نابێتەوە لە عێراقا پێم بڵێ ئەکرێت تۆ ئیعانە بدەی بە حکوومەت شتێکی پێڵێن ئیعانە بە تایبەتی وەزارەتی شارەوانی ئەڵێ کاکە تۆ بە ئیعانە ئەوەنە پارە ئەتوانێ بڵێ کاکە من فڵانە سەرمایهدارم ئەوەنە پارەم قسە سندوقی بەلەدێەوە بەویستی خۆم بە ئارزی خۆم چۆن سە کۆمەک بۆ غەزە کۆکەنەوە بەڵام شتێک نییە بڵێ من پرۆژەیە دروستەکەم ئەو مزگەوت دروستەکرا زەریبە موافقەتی بەسەرەکرا مەکتەب دروستەکرا بەڵام ئەو کاتەش بە بری ئەوەندە زەریبیان
سێش هەروایە لێخۆشبوون ئەو کەسەی کەوا مزگەوتێ دروستەکە مەکتەبێ دروستەکە لێخۆشبوونی بۆ دەرکە بەڵام تۆ بڵێ کاکە من پرۆژەیە دروستەکەم لە بری ئەمە ئەرزێکت دەمێت چێ هەڵسا چ لیژنەیە هەڵسا قیمەتی ئەوەرزەی دەرهێنا قیمەتی ئەم پرۆژەی دەرهێنا بارتەقای سەدان ملیۆن دۆلارە ئەم پرۆژەیە کە تۆ دروستەکەی بارتەقای لە سەداچەنی ئەم زەویەکە تۆ وەرەگرتووە بەخوا مەگەنم بە درێژ نییە مامۆستا ئەزانم قوربان چۆن ئەم دوانە مقارنە ئەەکەی لەگەڵ وەبەرێنەرێکی ترا وانێ کاکە ئەمە زۆر خەتەرناکە بەڕاستی شتێک نیە لە شارەوانی لژنەی شارەوانی ئەتوانێت ئەمە هەڵسەنگانی بۆ بکە نەر پەرلەمانێکەیە کە ئەمەی بۆ بکە نە لیژنەی پارێزگای دەستی ئاوادانی پێوە دیارشتەکە ناویستمەوە بڵێ پێشتر ئەم ئەرزانە و پرۆژانش ئەدراوە بە بەرهێنان ینی ئەمەشان ئێستا شەرعەتی پێدراوە یعنی زیاتر شەرعەتی پێدراوە زیاتر دەسی ئەو بە جۆرە و بەرهێنە وڵاکرێ لە تۆ بە چه حکمێدی ناوی ئەنی بۆ کەس ئەمە تۆ ناوی ژۆرەگری ئەو خۆ ناوەکەش بۆ خۆی ئیتر بێتە بڕاندێ سماری پێکەن هەرن بە ناوەکەوە یعنی تۆ هەمووان خۆی دروستیەکە فەرزی شەکاڵێ بێ نای بەنای منەوە بێت یعنی و خێرەکەم تۆ لە بری ئەوە ئەرزت وەرگرتووە چۆن ئەو سەرمایهدارانی لە هەرمی کوردستانە دروست بوون بەچی دروست بوون خۆ نەچوون کارگە بێنن لە زۆربیان تەوان زۆر بە دووشت زەوی و ئەفو سێشت زەوی و ژێرزەوی و ئاسمانی کوردستان تۆ ئیسە بۆ نمونە کاکسامان یە کاکڕابەر 200 متر مڕ کاک باوەڕ 200 متر ئەرزی بەمێ بە ژیانیەوە دیارە ئەگە 200 دۆنمی بەمێ بێتە مۆڵکی ملیاردێر وایە ئەمانە زەوی و کوردستانیان داگیر کردیان بە پرۆژەی سەکەنی ئەسا لە مۆزۆگەش نەختێ لاماندا بەڵام تۆ دەی پرۆژێکی سەکەنی دروستەکەی بەبێت چاو بێت جەدوا پرۆژە دروستکەی ئەوەش خەتەرەوەی جەنابتە بۆیە لە ڕێگا بۆ ساقی ئەوم باس کردوتی مامۆستامە ئەم وڵاتە بۆ ئاوایە وتم کاکە ئێستا هیچ نەبێ باس بیر ئاو بکەنەوە کارەبا دروستەکرێ سەنعەتی کارەباکەین بەس ئەو دروست ناکرێت اینجا وەرە هەموو کوردستانیان چڕکردۆ لە سێ شارە سلەیمانی و هەولێر و دۆک کاکە تۆ ئەتوانی ئەگەر ئەم داچوان تەوزیعەکەی بەسەر شارەکانی کوردستانە کێشەی ئاوی بۆ حەڵکەی چکە مەزدەری ئاو لە شارەکانی ترەیە بەڵام تۆ ناتوانانی هەموو دنیا بینی لێرە لە سلێمانی ئاوی بدەیتێ بزانێت چ ئەزمێ من 10 ساڵە من هاوارەکەم لەسەر ئەزمەی ئاوی لێ لەبەرەوە کاک سامان ئەم مەسەلەی خۆی ئەمەی لێرە هێنامان بۆ بێپلانی من لە بەرنامەکە لاماندا بەداخەوە بەرنامەیەکی خاصی ئەوێ بیکی لەسەر بێپلانی حکوومەت دەرباری ئەم پرۆژانەی نیشتەجێ بوو دروستەکرێ ئەمە زۆر خەتەرناکە بەرنامەیەکە ئەبێ بە تایبەتی لەسەری بڕێ بەڵام ئەمەی کە لە هەرێمی کوردستانە ئەگوزارەیەک کە سەبارەت بەم بابەتی نەوتە مەسەن باسی ئەمریکا کرا ئەمریکا ئایا تا چەند پشتی مەسەن بە حکوومەتی هەرێمی کوردستانەگرێ و کوشتی کوردەگرێت کاکە خۆی مە ڕێفراندۆمان لە بیکرێ ڕێفراندۆم لەسەر خەڵکی کوردستان ڕێفراندۆمێکیان کرد حکوومەتی ئەمریکا چوە پاڵ حکوومەتی عێراقی حکوومەتی ناوەندی بە درێژایی مێژووی ئەمریکا لە ساڵی 2023 تا لە سقوط خۆ بالوەیەک پرسیار خۆ ئەمریکا داوای کە وتی کاکە مەیکرد ئەزانم خۆ ئەمە داکە ئێسایش ئەڵێ ڕێ بکەوە ڕێ بکەوە ینی هەمان هێنایی دۆستترین و استراتیجیترین دۆست لە خاوەرمیانە لە شەرقی وسەتا بۆ ئەمریکا کووردە سەرباری ئەوە بەرژەوەندەکانی خۆی ناگۆڕێتەوە بەو هاوکاری کە بۆ کوردیەکە کاکە سەرنج بدە لە 2023 تا ئەمڕۆ جوندیشی ئەمریکی لە کوردستانان بریندار نەبووە لە فەلوزەیان کوشتن ئێمە لێرە چەپکە گوڵمان تێگرتن بەڵام هێشتا تەرازووی بەرژەوەندەکانی ئەمریکا لەگەڵ عێراقا لا سەنگترەوە لەگەڵ ئێمە بۆ سووریا تا ئێساکێ لە دیمەش بۆ لای دیمەشق لا سەنگترە تاوەکو بۆ ئەوەی کەوا لەگەڵ ڕۆژ ئاوا بێ لەبەرەوە ئەمریکا حکوومەتێکە بە شوێن بەرژەوەندەکانی خۆی ئاگەڕێ بە هیچ شێوەیە بەرژەوەندی دائیم لەلای ئەوم گرنگ نییە دۆستی دائیمی نییە بەرژەوەندی دائیمی بەلاوە گرنگە لەبەرەوە بۆچوونی من ئەگەر بشێوێ وەکو کاکە بڕواوتی ئەگەر بشێوی لە عێراقا دروست بێ جارێ یەکەم نقطە کە زەرەکەین قیمەتی دیناری عێراقی وەکو تمەنی ئێرانی لێ ئەوە یەکەم خەتەرەکە لەسەر من اینجا مەسەرەن ئەگەر بشێوێکە زیاتر دروست بێ یا ئەگەر ئێمە ئینسیحاب بکەین لێو نەمێنینەوە ئەو کاتە ساحەکە چۆڵەکەین بۆ ئەوان کاکە دەستگای دەستورەکەشەکەن داوای دەستگای دەستوری عێراقی بکەن بۆ کاکە ئەو حکوومەتی فیدراڵی ئەتوانین ئەو کاتە بە فرۆشی نەوت و داتی دانەوتی موچە ئەگەر لە دەستیشی ئەمین هەبێ بەڵام بۆ شێوە بێ پێشتە خۆ لە دەستی باسی ئەوەتان کرد کە ئەو نەوتە ئەفرۆشێ بە قاچاق و ناژارەوانە یکاکە ئەمان نەوتەکە زانی بۆچی لە ساڵی 2000
چەند 23 بۆ نەبوو 2023 مانگی 3 2023 19 بوو یا 25 ڕاگیرە ئێمە قازانجیان کردو بۆ قازانجیان کردو لەبەرەوە کاتێک کە بۆری پارەکانی هێنایەوە ئەمان بێ مەعاشی پێ بدەن ئێستا پارەکەشی دیار نییە بۆچی دیار نییە لەبەرەوە ئەمان عەقدی شەراکەیان هەیە لەگەڵ کۆمپانیەکان کە عەقدی شەراکەش هەبی لە ساعت 40 بە 60 نەوتەکەش بە هەرزانە فرۆشی ئەبێت تۆ کۆمپانیەکان ڕازی بۆی شکاتی لێ نەکەن کە شکاتیان لێ کردی وەکوی کە دۆڕانیان لە پاریس وانە وەکو ئەوەی کە ئەوەی دانەغاز لی بردنەوە لەبەرەوە ئەمان زۆربەی ئەو نەوتە قاچاقی کە ئیساگەیکن پارەکەی ئەکەن بە قوڕی ئەو کۆمپانیانە ئەوەشی ئەمێنێتەوە بۆ کۆمپانیای سکوریتەکانی خۆیان بۆ ئەو کۆمپانیای نەخڵەکەی خۆیان ئەجینە لە هەموو دنیا نەبووە تۆ بۆری نەو دروستکەی 2000 کیلومتر تا 1000 کیلومتر دروستیکەی دوای بیفرۆشی بە ڕۆز نەفت خۆت بە 2 میلیارد دروستیکەی بە میلیارە بیفرۆشی بە ڕۆز نەفت و ئێستا کرێ بدەی بە ڕۆز نەفت ئەمە هیچ منتەقییان نییە ئەنی شتیوان نەبوو تۆ ئەرزی خۆشت بفرۆشی لەبەرەوە بە شێوەیە تێکیان ناوە ئەو ئابووری سەربەخۆیە بە تایبەتی سەرۆکی حکوومەتی ئەو دەمە لەگەڵ وەزیری سامانە سروشتەکان کەوکە دەمە پێمە مەرحوم ئاشتی هەورامی بوو بە شێوەیە تێکیان داوە زەحمەتە بۆ ئێمە ڕاست بێتەوە ئیتر ئەگەر لەم بەینا حکوومەتی عێراقی و ئەمانی توان بگەنەوە ڕێکەوتن بە بۆ چوونی من بە زەحمەتێ بینم تەسەوڕ ناکەم نەنێتی ئەوان ساوێ نێتی ئەمانش سافێ دەویستە چەند ڕقەمی چی بڵێ من باسی لەو خاڵی کە جەنابەت ئاماژەت پێدا بە تەواوەتی کۆکم لەگەڵ مامۆساگەر لە دەستێکی ئەمینا بێ بەڵام ئەو کاتی کە بۆ خۆیان نەوتیانە فرۆشت ئەو کاتی کە داهاتی ناوخۆ گەڕایەوە بۆ لای خۆیان دەرئەنجامەکەی بریتی بوو لەوەی 30 میلیارد دلار قەرز هاتە سەر هەرێمی کوردستان سێپ لە بەرزکردنەوەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ڕاگیراوە ئەوە ئەبێ بە نزیکەی 6 موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لای ئەوانە باشە بە وجدانی خۆت پێم بڵێ ئەم حکوومەتە باشترە کە من هیچ شەرعێتێک نادەم بە حکوومەتی عێراق بەزی ئەو حکوومەتی عێراق بێ ئەوەی تۆ دەبێنەوتی بیتێ 5 تریلیۆن دیناری ناردبێ بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئێستاشی لەسەر بێ بەس لەم ساڵەدا بەس لەم چەند مانگەدا ئێستاشی لەسەر بێ فەرمو حکوومەتی هەرێم پلە بەرزکردنەوەی بۆ موچەی موچەخۆران نەکرد بەڵام بینیمان حکوومەتی عێراق هاوتاکردنی جێجیالەوەی کە لە عێراق موچەی موچەخۆران پلە بەرزکردنەوەی داوا کردو بۆی بکرێ بینیمان هاوتای خانشینی هەرێمی کوردستانی کرد بە جۆرێک لە جۆرەکان بەڕاستی خانشینان توێن بڵین بژانەوە پێم بڵێ هەرێمی کوردستان چی کردووە بۆ موچەی موچەخۆرانی کوردستان غێری ئەوەی غێری سندوقی خانشینی بەتاڵە تۆ بی سەردەمێک دەستیان بر بۆ سندوقی شێرپەنجە بێ هەرچی دایک و باوکی بەڕێسەیە چاوشۆڕی بەردەم مناڵەکانی خۆیانیان بکەی پیاوی بەڕێز 20 ساڵ خزمەتی هەبێ چاوشۆڕی دوکانی مریشک فرۆش و مارکێتی بکەیت و عیبداری بەرچاوی مناڵەکانی بکەیت ئەمە خێر و بەرەکەتەکەیان بوو کاکە خەڵک ناحەقی نییە وەڵای ئەگەر گومانی هەبێ لەسەر ئەوەی ئەو درۆنانش کانی ڕێ بە کێڵگەنەوتیەکانەوە جۆرێک لە بەرپرسانی هەرێمی لە پشت بێ خەڵک ناحەقی نییە کە گومانیان لێ بکە ئەنجا ئێستا هاتوون فەوزایەکی میدیاییان دروست کردووە لەگەڵ ئەو پەڕی حورمەتم دێن بە خەڵکی ناڕازیەڵەن ئێوە نەتانەوە بڕۆن تەسلیمی عێراقیکەن ئەوە تا ئەمان بە عێراق کوا موچەکانتان بابەت چی داوە بە عێراق پێم بڵێ کی ڕۆژە بەرمیلێنەوتت تەسلیم کردووە هاتوون لە تەلەڤیزیۆن کەمی گویان لێگرم و ئازانم بەڕاستی هەموو ڕۆژێک نزیکەی 100 میلیۆن بەرمیلنەوت دەدەن بە حکوومەتی عێراق چی تەسلیمی عێراق کردووە چی ئیتیفاقێکت جێبەجێ کردووە غێری ئەوەی بەڕاستی هەر لە بیانووی ئێستاشی لەسەر بێ کاکسامان لێرەوە ئێڵێمەوە یەکێکی تر لە بۆمبە هەر گەورەکانی کە لە بەردەم موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانە لە ئایندەیە دروستە بێ مەسەلەی تەوتین و هەژماری منە بە جۆرێک موسەک آخر ئەوان هاتوون ئەڵێن چی حکوومەتی هەرێمەڵێ حکوومەتی عێراق ئاعترافی کردووە بە هەژماری من کوڕە کاکە ئەمە هەر قسەیە بۆ چەند مانگێک گوڵێ بۆ 3 مانگی تر کاتێک حکوومەتی عێراق مەیلی لێ بوو تێکی بدا ئەڵێ تۆ تەوتینت نەکردووە ئێدە بەس بیان و بدەن بەدەست حکوومەتی عێراقەوە بەم هەموو جۆرە هاوکاری کرد کاکە 3 دەوڵەت تەمویلی حکوومەتی هەرێمی کوردستانەکە لەولا ئەمریکا هاتووە تەعاون کە ئەمریکا هاتووە هەموو مانگێک بەشێک لە موچەی هێزە سەربازیەکانی با بڵێن لیوە هاوبەشەکان دابەشەکە حکوومەتی عێراق پارەتە داتێ تۆ خەریکی قاچاقچێتیت تۆ خەریکی فرۆشتنی نەوتیت بە بەرمیل و بە تەنکەر و بە هەرچی ئەسبابی سپیکردنەوەی نەوتەیە لە هەرێمی کوردستان بە قیرەڵەی بە فرۆشتنی ئەڵەی بە پاڵاوگەکانی دروستکردنی کارەبا دواتر فرۆشتنەوەی کارەباکە بە حکوومەتی عێراق بە هەرچی جۆری سەرچاوی داهاتەڵی خەریکی کۆکردنەوەی داهاتی بەڵام هاوڵاتیەکانی دەمە حاڵیانە کوڕە کاک سامان وەڵڵا زۆر خەتەرە موچەی موچەخۆری هەرێمی کوردستان خەڵک بە خانەنشینی بە دیار 300,000 و 500,000 لەگەڵ ئەو پەڕی حورمەتم بۆ هەرچی سەری سپی هەیە لە هەرێمی کوردستانە 40 ساڵ لەناو گسکیان دابێت لە مەکتەبەکان و لە نەخۆشخانەکان ئێستا بێن بە دیار سندوقێکی بانقێکەوە دانیشتو بن دەی خۆیان ئەمڕۆ شتێک وەربگرین و بیبینەوە بۆ مناڵەکانمان کاکە وەڵڵا لەگەڵ ئەو پەڕی حورمەتم کەرامەتی موچەخۆریان لە هەرێمی کوردستان کاکە زۆر بە ئاسانی زۆر کاکە بەڕاستی بێ خەڵک
سزای یەکێتی و پارتی بدە و هەروها سارد نەبنەوە هەموو ئەسبابەکان لە هەموو چالاکی مەدەنیەکان من گلەیم لە خەڵکی شێ بەڕاستی خەڵکیش بە جۆرێک بەڕاستی بندیوار و میلیشیا یەکێتی و پارتی کارێکیان کردووە خەڵک ناتوانێت دەنگی ناڕزایەتیشی بەرز بکاتەوە ئەبێ کۆ ببینەوە ئەبێ ئێمە ئەم مەترسیانە بزانین چه مەترسیەکە کاکە دەنگی ناڕازیش پەرتو بڵاوە کاکە من خۆمێکێکم لەو کادرانی کە لە حیزبێکی ناڕازیم بەڵام پەرتو بڵاوە ئەسڵەن خۆتان ئەو حیزبانەی دەروی پارتێکێتی هەڕێ ناکەون پێکۆ دانیش کاکە ئەوش دەستی تێکرێت والله حیزبی معارەزە هەیە شاگرد و گوێ لە مشتی یەکێتی و پارتیە دروستیان کردووە لەگەڵ ئەو پڕی ڕێزم دروستیان کردووە کۆمەڵی کورسی زۆریشی ئەدەنێ لەو دقەی ئیشیان پێ بوو بۆی یەکڕیزی نەو هێزی ئۆپۆزیسیۆن تێک بدەن بەڵام من ئەڵێم ئەبێ حیزب ئۆپۆزیسیۆنەکان کۆ ببینەوە واز بێنین بەڕاستی لە بەرژۆندی شخصی و لە هەندێک ئیمتیازات لە پێناوی ئەم میلەتە بابە ئەومان کە بڕوامان بەخوای گەورە هەیە لە بەر ڕۆژی قیامەت بین کۆدەنگ بین لەسەرەوەی کە خزمەتی ئەم خەڵکە بکەین ئەوەی کە بڕوای بە مەدەنیەت و بە دیموکراسی هەیە بین کۆ ببینەوە لە پێناوی ئەوەی یعنی بەڕاستی خاڵ هاوبەشەکانمان کۆکەینەوە مامۆستای ئاخەکە بۆ من علاقین پێم خۆش بوو جەنابی وا قسەکە بەڵام حکوومەتی عێراقی ئامادەیە پارە بدابەتەوە بەس ئەوێ شکۆت بشتێنێت باشە تخوا مامۆستا والله قەتعت پێەکەم تخوا مامۆستا قەتعت پێەکەم توخوا حکوومەتی عێراق شکۆی موچە خۆرەشکێنێ یا حکوومەتی هەرێم کە ئاوا دایک و باوک زەلیلەکەن لە بەردەم مارکێتەکانە بۆ بە قەرز شت بێنن ئاخر ئەمە دیفاع والله ئەچێتەخانەی دیفاع دەفەرموو فەرموو مالیشی وتی دەست بۆ نەوت مەبن ئێمە پارەتان دێنێ ئەمان خۆیان دەستیان برد بۆ نەوت خۆزگە دەستیان بۆ نەبرداوە لە سەردەمی عەبادی وتی 100,000 بەرمیلم بەرێ زانی چۆنە ئێمە حکوومەتی عێراقی ئێستا ئەگەر دڵنیا بێ لەوەی ئەشکا دڵنیا بێ لەوەی نەوت بە قاچاق نافرۆشن و بیرێنەکان دائەخەن و هینە بن پارە نێرێ بێگومان بە یەک دەوری لەو تیش داوا ناکات بەڵام بەمەرجێ دڵنیا بێ لەوەی بیرەکان قەپاتەگرێ و سەری دراوەتەوە بەس ئایا کۆمپانیەکان ڕازیە بن ڕازی نامەچکۆش ئەوان مدعین لە سەریان ئەوان وەکو پێم وتی حکوومەتی هەرێم بۆتە کۆیلی دەسی ئەوان ئەمە نقطەیەک باس کرد زۆر بەلامەوە گرنگ بوو وتی بۆچی من گلەیم لە خەڵکی بابە ئەوان کۆمەلگایەکی کۆیلیان دروست کردووە ئێمە ئێستا کۆمەلگای کوردی پێڵێن المجتمع المستقر مجتمعی مستقر چییە مثلا مجموعەیەکیان دروست کردووە بۆ سەردەمی ئەوەی گۆڕان کۆیلە نەبوو خەڵک ئاخ تۆ ئێستا پێتەڵەم وای لێ هاتووە مثلا ئێستا کۆمەلگەیە وای لێ هاتووە مجموعەیە بەس چاوەڕێی موچێ باش موچەی بدرێتێ بێدەمە یەک قسە ناکەم مجموعەیەک شەباب و گەنج و ئەوانە لە کافتریاکانە و سەیری یاریەکەن و نێرگە لە کێشن و ئەمە کۆمەڵگێ بەو ئاراستەیە ڕۆشتەوە وانە کۆمەڵێکمان هەیە لە دەرەوەی حکوومەتە کۆمپانیا ئەهلیەکانە معاشی شتیم خۆی مسۆگەرە و هەر عەلا هەر گاڵتەشی بەوەیەکەوە ئێمەی موچە خۆر چاوەڕێی موچەکەین و داوای موچەکەین ناڕزایەک دەربڕی ئەمە مجموعەیەکمان هەیە لە خارجە و هیچ پەیوەندیان بە ئێمە نەماوە مجموعە هەیە چەکداری خۆیەتی و بۆتە بەتەواوی دەستەمەوە بووە ئەمانە وای لێ هاتووە بەرتەوازە بووە خەڵکەکە وەزارەتی شارەوانی ناڕزایی دەرەبڕێ وەزارەتی پێشمەرگە سەیرەکە یا دژایەتیەکە وەزارەتی پەروەردە مزارەکە وەزارەتەکەی ئەملا سەیرەکە هەر کەس بۆ خۆی كل من يغني على ليلى لەبەرەوە بە شێوەیە پەرتەوازیان کردو بە شێوەیەکیان لاتۆ تێگەیشتون لەوەی ئێمە یەکدەم و یەکدەستنین خەڵکی هەرێمی کوردستانیان تەواوی بە تاقی کردێتەوە ناتوانێت 100,000 کەس بەرێتە سەر و جادەیە بێگومان بە ئێستا پارتیویشێتی بیانزانەیە لە ڕۆژێکە 100,000 کەس بێد و دڵی بەبێ ترس ئەچووە سەر ئەو جادەیە و دژایەتی بەرنامەکانی ئەوانیانە کرد تەسلیمی ئیرادی خەڵکە بوون بەڵام بێگومان بە لەوەی بە هیچ جۆرێ مەست نەک 100,000 کەسشمان بۆ کۆ نابێت لەبەرەوە ئەوان کۆمەلگاکەیان کردۆ بە کۆمەلگە پێم من خۆی ناوی بە عەرەبی پێڵن المجتمع المستقر ئەمە لە خۆشگوزەرانی خەڵکەکەیە نەخێر ترسە نەخێر هەندێکی ترسە پێم وتی هەندێکی ترسە هەندێک مەجموعیشی تایاڵە کاکە من خوارچیە ئەی بۆ لەو سەردەمەی ئێوەی گۆڕان کە دروست بوو 25 کورسی یا بە گۆڕان خەڵکەکەەوە ئێمە آخر ئێمەی گۆڕانیش ئێمە من بە خۆم گۆڕان بووم مەبدەئیەن هەر تا ئێسش هەر گۆڕانم ڕاستە علاقە و تەنزیمین بەی گۆڕا بەزنەوەی گۆڕانەوە نەماوە بەڵام ئەو دەمەی ئێمە کە ویستمان ئەو گۆڕانکاری بکەین گەورەترین هەڵی مێژووی ئێمە کردمان داخەڵ بوومان بۆ حکوومەت ئەمە خەڵکی بێ ئومێد کرد نەخرد یەکەم ئێساڵەن گۆڕان جاری یەکەم سادە فەرمووت جاری یەکەم بێ ئومێد نەبوو خەڵک چونکە تا حدێک پەرمان هاویشت و حرەکەتمان کرد بەس ئەڵێ ئەگەر جارێک خەڵەتانیان خوا بیانگرێ جاری دووەم خواخۆ بگرێ ئێمە جاری دووهەم خەڵکمان بەتەواوی بێ ئومێد کرد ئەو کەسانش
کە بوون بە عەرابی بنە ناوەی بستنەوەی گۆڕان و گۆڕانیان بەو دەردەگەیان ئێستاکی بە پلەکانەی بەسەر کەلاکی بزنەوەی گۆڕانە سەرکەوتون و ئێستاکێ لە نەوەیکە ئەخوێنن براکەم پارەدار و پارەدار نەوەڵا ئێستاکێت جۆرێکتان لەو پۆست و پارەی باش لەو پۆست پارە نییە کابرا مەعاشخۆرێکەوەی کێشەیەک نییە بەڵام کابرا منێک نمونە بێنمەوە مدیر عامی استثمار بوو مدیر عام لەم شارە کابراایەکە هاتە لام هەموو جارێ بۆ تۆزی قسەی خۆشیش بکەین لەسەر مێزەکە بینەرەکانیش بێزار نەبن کابرا هاتە لام بە سکرتێرەکەم بوو سکرتەکەم ناوی ڕێزان بوو وتم ڕێزان ئەم کوڕە دەڵاڵە پێی بڵێ با نێتە ژوورەوە ئیتر یانی من ئەم ڕێگە نادەم بێ لێرە بێ بە داڵی زەوی و زار و زەوی بە خەڵک بفرۆشتێ ئێستا من بڕۆم بەلای بە 4 سکرتێر پێی ناکەم دەڵاڵەکە ئێستا من بە 4 سکرتێر ناگەمە لای ئەو لەبەرەوە ئەوە مەخوێنن مەسەن ئەندام پەرلەمان من خۆم ئەندام پەرلەمانم بەخوا چووەتە پەرلەمان لە ڕووی مادیشەوە زەرم کردووە بەڵام ئەندام پەرلەمان محامی خەڵکە زۆر باش لێگەڕێن بە ئەندام پەرلەمان حاکم کارمەندەکانی دەوڵەت خۆشگوزەران بن بۆ ئەوەی دەستی تەخاذول و تەنازل درێژ نەکەن بۆ سەرمایەدارەکە خۆش بێت من کاتم زۆر نەماوکە باوەڕ ئەگە پێم بڵێ حکومەت هێرێمی کوردستان نەو ڕادەسەکە کێشەی موسە چارەسەرە بێ ئێمە تا ئێستا نەمان بینی و حکوومەتی هەرێمی کوردستان نەوت ڕادەستکە هەموو ئەو ئیتیفاقانی کراون بریتە لە تاکید یەکەمەوە تەوتین و ڕادەستکردنی نەوت و دواتر بیری نەچێتەوە بە 120 میلیارد دینار قەناعەت ناکەن ئەبێ داهاتی قاچاقچێتی مەرجەکان کۆتایی پێبێ هەمووی بگەڕێتەوە خەزێنەی هەرێمی کوردستان موچە بەم حاڵی کە ئێستا هەیە بۆ جارێکی تر موچەیەکی تر احتیمالی هەیە بدرێ بەڵام لە دوای ئەوە هەتاوەکو ئیتیفاقەکان وەک خۆی جێبەجێ نەکرێ هەتا هەموو ئەو خاڵانی کە لە یەکەم ڕۆژ حکومەتی عێراق لێ تەوتین نەیکان نابێت ئەجات 5 ساڵە و 10 ساڵاڵێ ئامادەین بەڵام عیبرەت لە جێبەجێکردنە من زۆ سپاسانەکەم کاک عومەر عینایەت کاک باوەڕ جەمال زۆ سپاس بۆ ئامادەبوون زۆ سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینێری بەرنامەکەم بەخواتان لەسەرم خۆتان